ئەمڕۆ کۆبوونەوەیەکی لیژنەی وزاری باڵای بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا ئەمڕۆ بەیانی کۆبوونەوە بوو و پێش کاتژمێرێک کۆبوونەوەکە تەواو بوو. هەموو ئەو هۆکارانە بوونەهۆی ئەوەی کە ماوەی 48 کاتژمێری قەدەغەی تەواو درێژ بکرێتەوە و لەو کۆبوونەوەیە ئێمە بڕیارماندا کە تاوەکو پارێزگار و سەرپەرشتیارانی ئیدارە سەربەخۆکان خۆیان ئامادە بکەن و ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوە دراون و پێشتریش لە بەیانی ژمارە 23 پێش 48 کاتژمێرەکە بەیانی ژمارە 23 دەرچوو بوو بۆ ئەوەی خۆیان حازر بکەن. کاتمان پێداون تاوەکو کاتژمێر 12 شەو ئەم قەدەغەی هاتوچۆیە درێژ دەبێتەوە تا کاتژمێر 12 شەو، ئەوەی کە لە ماوەی 48 ساعتی ڕابردوو بەردەوام بوو بەردەوامی دەبێتن بۆ کاتژمێر 12 شەو و لە دوای کاتژمێر 12 شەوەوە پێش ئەو ئەلبەتە پارێزگار و ئیدارە سەربەخۆکان ڕێنماییەکانی خۆیان ئامادە کرد